حکوومەتی هەرێمی کوردستان پلانی گشتگیری هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان هەر لە هەفتەی ڕابردوودا با مادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنفرانسێک بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان بەڕێوەچوو تیایدا داوا لەلایەنی نێودەوڵەتیش کرا کە پاڵپشتی هەرێمی کوردستان بکرێت بۆ ئەوەی کە بتوانێت ڕوبەڕووی ئەم دیاردێ بێتەوە کە ئێستا وەکو چەکێکی مەترسیدار بە ناوی تێرۆری سپی ناوی دەبردرێت گەنجانی هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. ئەنجومەنی یاسای هەرێمی کوردستان توانیوتی لە ڕێگەی دامەزراوەکانی و ژمارەی زۆری بازرگان و بەکارهێنەری مادەی هۆشبەر دەستگیر بکات کە ئەمانە گەورەترین مەترسی بۆ سەر کۆمەڵگە دروست دەکەن. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز سەرمەند بەرزەنجی ئەنجامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە ستودیۆ لەگەڵما زۆر بەخێر بێت. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پلانی گشتگیردا بەردەوامە. حزب ئەمنیەکانی هەرێمی کوردستان بەردەوام لە هەوڵدان بۆی کە بتوانن لە سەرچاوەکانی هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان بنبڕ بکەن. ئەم ژمارەی کە ئێستا دەستگیر کراون ئەو بڕە مادەی هۆشبەری کە دەستی بەسەرداگیراوە چۆن توانراوە ئەم پلانە جێبەجێ بکرێت ئەو کەسانە کێن لەکوێوە هاتوون؟ لە چوارچێوەی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بە شێوەی بازرگانی بە شێوەی بەکارهێنان لە ماوەی 1 ساڵی ڕابردوو هەوڵەکانی ڕێخێری ڕاستپاردە نێودەوڵەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بوو. لەم چوارچێوەیەدا لە هەفتەی ڕابردوو کۆنفرانسێک ڕێکخرا بە ئامادەبوونی جەنابی سەرۆکوەزیران و نەرێنەرانی پەیوەندیدارەکان لە کۆنفرانسەکەدا تاوتوی ڕۆژی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەر لە هەرێمی کوردستان ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی زیادبوونی تاوتوێ کرا. ئەوەی کە دەستگیرکردنی ئەم ژمارە لە ماوەی نزیکەی 6 مانگ ئەمە دەرخەری توانای هێزە ئەمنیەکانە سەرەڕای ئەوەی کە ئیمکانیاتێکی سنووردار لە بەردەستیاندایە بەڵام بە حکمی چاوکراوەیان و بە حکمی توانای هێزە ئەمنیەکان توانراوە ئەو ژمارە زۆرە دەستگیر بکرێت. ئەمە دەرخەری ئەوەیە کە هێزە ئەمنیەکان شەو ڕۆژ لە کارکردندان بۆ وشکردنی سەرچاوە هێنانی مادە هۆشبەر بۆ هەرێمی کوردستان. باشە ئەو کەسانی کە دەستگیر کراون زیاتر خەڵکی کوێن ئەوە چۆن توانراوە دەستگیر بکرێن ئەمانە تا چەندە مەترسی بوونە بە تایبەتەوانی کە بەکاری دەهێنناوانی کە بازرگانی پێوەکەن ئەگەر بازرگانی گەورەشی تێدا بووە بەداخەوە بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لەسەر ئاستی وڵاتانی جیان بە شێوەیەکی گشتی ڕووی لە هەڵکشان کردەوە. یعنی واتە پەیوەندی بە سنوورێکی دیاریکراونی هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە وڵاتانی جیهان کەوتەتە ژێر کاریگەری زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر. بەڵام ئەمە بەداخەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە شێوەیەکی گشتی و عێراقیش بۆ وەکو سەرچاوی گواستنەوە وەکو هێڵێکی ترانزیتی نێودەوڵەتی بۆ بازرگانیکردنی بەکارهێنانی مادەی هۆشبەر لێرەوە لە وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە ئێمە سنوورێکی هاوسنووری فراوانمان لەگەڵ ئەو وڵاتەدا هەیە لێ وەکو سەرچاوی با بڵێن هێنانی مادەی هۆشبەر بۆ عێراق لێەوە بۆ وڵاتانی دیکە دەهێنرێت. بەشێکی زۆری ئەوانەی کە دەژیر کراون لەو ناوچە سنووریانن کە هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. هەروەها گروپە چەکداریان نایاسایە ناشەرعیەکان بە تایبەتی گروپەکانی حەشدی شعبی لە سنووری شنگال کە لە ئێرانەوە بۆ سووریا و لە سووریا و بۆ شنگال و لە شنگالەوە بۆ ناوچەکانی دیکەی عێراق و دواتر هەوڵی بردننی بۆ وڵاتانی کەندا و کە بەداخەوە ئێستا ئەم هەوڵە لەلایەن بازرگانانی مادەی هۆشبەر بە ڕێگە خۆشکردنی ئەو گروپە چەکدارانە بۆتە هۆی زیادبوونی مادەی هۆشبەر. هەروەها ئەو سنوورە لە هەرێمی کوردستان کە ڕێکخراوی پەکەکە بە شێوەی نایاسایی دەستی بەسەرداگرتەوە بە هەمان شێوە ڕێگە خۆش دەکات بۆ قاچاقچیەکانی هێنانی مادەی هۆشبەر بۆی کە وەکو سەرچاوی داهاتی خۆیان سەرچاوی دارایی خۆیان ڕێگە بۆ قاچاقچیەکانی مادەی هۆشبەر خۆش دەکەن بۆی لە سنوورانەوە مادەی هۆشبەر هەناردی هەرێمی کوردستان. ڕۆڵی هێزە ئەمنیەکان لەم بوارەدا چۆن دەبینن بە تایبەتی وشکردنی سەرچاوەکانی هێنانی مادە هۆشبەرەکان یا داخستنی ئەو سەرچاوانە کاریگەریکی زۆری دەبێت لەسەرەوەی کە بەکارهێنانی مادەی هۆشبەر کەمتر ببێتەوە. هێزە ئەمنیەکان تا چۆن دەتوانیوانە لەم بوارەدا ڕۆڵ بگێڕن و چۆن دەتوانن زیاتر ڕێگە لە بەکارهێنانی بە هەناردەکردنی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان؟ ئێمە وەکو ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی کە پەیوەندیەکی زۆر باش هەمانجیمان لەگەڵ هێزەکانی ئاسایشی بە تایبەتی ئاسایشی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایش دەژیرکردنی ئەم ژمارە زۆرە وەکو باسم کرد دەرخەری توانای هێزە ئەمنیەکانەوە ئەوان لە چوارچێوەی پلانی استراتیژی خۆیان کار دەکەن بۆ وشکردنی سەرچاوی هێنانی مادەی هۆشبەر بە توند و تۆڵکردنی دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان کە وەکو سەرچاوی هێنانی مادەی هۆشبەر دادەنرێن هەروە دەواازە سنووریەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانیدا لە ڕێگەی تیمەکانیان شەو ڕۆژ لە کارکردندان و بە چاوکراوەی و هێزەکانیان و پشتیوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە پێدانی زانیاری پێویست بە هێزە ئەمنیەکان لەبارەی بازرگانانەوە بە شەو ڕۆژ کار دەکەن بۆی کە لانی کەم ژمارەکە لەم ڕێژەی ئێستا زیاتر نەبێەوە کار بکرێ بۆ وشکردنی سەرچاوی تیرۆر چونکە ئاشکرا هێنانی مادەی هۆشبەر وەکو باسم کرد بە
وەکو هێڵێکی ترانزیت لە کاتی هێنانی بەشێک لەو مادانە ساغ دەبنەوە. بۆیە پلانی هێزە ئەمنیەکان، پلانی بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان ئەوەیە سەرچاوی هێنانی مادە هۆشبەرەکان وشک بکرێ بۆی ئەو پەرتەوازەیە ئەو بڵاوبوونەوەیە ڕێگەی لێ بژیرێت. ئەوەی کە زۆر گرنگە بە تایبەتی یعنی هێزە ئەمنیەکان بۆ ئیمکانێتە کەمەی کە لە بەردەستیاندایە بە تایبەتی هێزەکانی بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان ئەوەی کە زۆر گرنگە توانایان لە ڕووی لۆجستیەوە زیاتر بکرێ و خولی تایبەتیان بۆ بکرێتەوە، چونکە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بازرگانانی مادە هۆشبەر ئەرکێکی قورسە جیاوازە لە بەرەنگاربوونەوەی تاوانەکانی دیکە. زۆر باشە بەڕێز سەرمەند، دیارەکە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر کارێکی ئاسان نییە، پێویستی بە پلان و هەروەها پاڵپشتی هەیە. حکوومەت عێراق تا چەندە هەماهەنگە لەگەڵ هەرێمی کوردستان هاوکات ناوەندە نێودەوڵەتەکان تا چەندە پاڵپشتی هەرێمی کوردستان دەکەن، چیتان کردو بۆی کە بتوانن ئەوانیش هاوکار بن لە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر، هاوکات دانانی ئەو سنتەرانی بۆ شیانەوەی کەسانی بەکارهێنەری مادەی هۆشبەر کە دواتر بتوان بگەڕێنەوە بۆ کۆمەلگا سەرجەم ئەو پرۆژانی کە پێویستە لەم قۆناغانەدا. ئەوەی کە لە حکوومەتی عێراق بەداخەوە ینی ڕەوشی بازرگانیکردن بەکارهێنانی مادەی هۆشبەر لە پارێزگاکان و ناوەڕاست و باشوور عێراق لە ئاستێکی زۆر مەترسیداردایە. ینی بەپێی هەندێک راپۆرت و هەندێک سەرچاوی فەرمی لە حکوومەتی عێراقەوە تەنانەت هێزە ئەمنیەکانیش تێوەگلاوان بە ڕێگە خۆشکردن بۆ بازرگانان و دامەزراوە دادوەریەکانیش دۆسیەکانیان دۆسیی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەکان دەگۆڕن بۆ بە دۆسیی بەکارهێنان. ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێستا یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرکارە و ئەم یاسایە بازرگان و بەکارهێنەری ئەلێکتریکا کردوێتەوە، بەکارهێنەر وەکو قوربانی مامەڵەی لەگەڵدا دەکرێتەوە. حکوومەت موزەم کراوە بۆی کە سنتەری شیانەوە بکاتەوە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتەکانی دواتری نەتوانرا ئەو کات ئەو سنتەری شیانەوەی بکرێتەوە. بەڵام خۆشبەختانە لە ئێستادا حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی تەندروستی وەزارەتی کار هەنگاوی کردیان دەست پێ کردەوە بۆکردنەوە ئەم سنتەری شیانەوانە بە تایبەتی لەسەر ئاستی پارێزگاکانی هەولێر سلێمانی دۆگ وەک هەنگاوی کردیان دەست پێکردەوە چاوەڕ دەکرێت لە ئایندەیەکی نزیک ئەم سنتەرانە بکرێنەوە و بەکردنەوەی ئەم سنتەرانە ژمارەیەکی زۆر لەوانەیە کە ئاڵوودەبوون و خواستی وازێنانیان لە بەکارهێنانی مادەی هۆشبەرەیە لەو سنتەرانە چارەسەر دەکرێن و ئەم ژمارەیە ڕوولەکەم بوون. ئێستا ژمارەکە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا ئەگەر ڕیزبەندی یا پلەبەندی بۆ بکەین گەیشتۆتە ئاستێک کە بڵین زۆر مەترسیدارە؟ ژمارەکە بێگومان مەترسیدارە. ئێمە سنوورێکی دیاریکرامانێ لە هەرێمی کوردستان و ژمارەی دانیشتوانیشمان دیاری کراوە، بۆیە دەژیرکردنی ئەم ژمارە زۆرەوە. ئەگەر من داتایەک بۆ بەڕێستان بخەمەڕ و لە ماوەی 5 ساڵی ڕابردوو نزیکەی 7,000 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەژیر کراون. ئەگەر ئەم ژمارەیە دەژیر کرابن ڕەنگە هێشتان 2 هێندە بگرە 3 هەندێش خۆیان ڕادستی هێزە ئەمنیەکان نەکرد بیا خۆت نەکەوت بنە ژێر چنجی هێزە ئەمنیەکان و دەژیر نەکرابن. ئەمە دەرخەریەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان لە حاڵەتەوە بۆ بە دیاردا و هەنگاوی مەترسیدارە. بۆیش حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوی جدی و هەنگاوی کردەی دەست پێ کردەوە بۆ ئێلانی کەم ژمارەکە ڕوولەکەم بوونەوە بکات. زۆر باشە، زۆر سپاس بەڕێز سەرمەند بەرزەنجی ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر. سپاس کە لە کوردستان بچارەوە لەگەڵ مام. زۆر سپاس.